بینەرانی عزیز کاتێک دەڵێن منداڵان کێشان هەیە لە قوتابخانە و نمرەکانیان لاوازە و نمرەکانیان نزمە کە باسی مامۆستا و دایک و باوک دەکەین بێگومان دەبێ باسی بەڕێوەبەر بکەین باسی ڕێنماییکار و توێژەری قوتابخانە بکەین. زۆر گرینگە دایک و باوکان ئەوە بزانن. ئەمە بۆ بەڕێوەبەرێک زۆر ناخۆشە کە خۆیان پەیوەندیان لەگەڵ منداڵەکانیان نییە و کە دەبین منداڵەکان ڕۆژ بە ڕۆژ ئاستی لاوازتر دەبێ و دایک و باوکەکان نە پەیوەندیەکی باشی لەگەڵ منداڵەکە هەیە نە پەیوەندێکی باشی لەگەڵ ستافی قوتابخانە و مامۆستا و بەڕێوەبەر هەیە ئەوە دێن گلەیی لە بەڕێوەبەرەکە دەکەن و بەدەمەقاڵێ دێن. ئەمە خاڵێکە کە پێویستە لەسەری بوەستین. پێویستە دایک و باوکان سەرەتا پەیوەندێکی باشیان لەگەڵ مامۆستا و ستافی قوتابخانە و بەڕێوەبەر هەبێ بۆ ئەوەی کاتێک دێن بۆ قوتابخانە پێشووتر چەند جارێک سەردانیان کرد بێت و لەسەر ئەنجامەکانی پێشوو قسە بکەن نەک لەسەر ئەوەی کە ئەمە یەکەم جارە سەردانی قوتابخانە بکەن و گلەیەکانی خۆیان لە بەڕێوەبەرەکە بکەن. خاڵێکی تر ئەزانین ڕێنماییکار توێژەر کاتێک لە قوتابخانەیە کار دەکات کاری ئەوەیە کە کێشەکانی قوتابخانە چارەسەر بکات و ئاگاداری ئاستی قوتابیەکان بێ لە نزیکەوە. بەڵام ئەمە بۆ ڕێنماییکارێک زۆر ناخۆش و زەحمەتە کاتێک دەبینێ منداڵەکە ئاستی لاوازە لەوانەکان تێناگە مامۆستاکە هاوکارە بەڵام دایک و باوکەکە هاوکار نییە لەگەڵ مامۆستاکە. خاڵێکی تر زۆر گرینگە کە دایک و باوکان کاتێک منداڵەکان دەگەڕێتەوە بۆ ماڵەوە بە گەرمی پێشوازیان لێ بکەن. زیاتر ڕەنگە ئەم ئەرکە لەسەر دایکەکانمان بێت لەبەر ئەوەی ئەوان زیاتر لە ماڵەوە و دەتوانن پێشوازی لە منداڵەکانیان بکەن. پێشوازیکردنەکەش دەبێت چۆن بێت دەبێت پێی بڵێ بیرم دەکردی ڕۆژەکەت چۆن بۆ ڕۆژێکی چۆنت تێپەڕان ڕۆژەکەت بەگشتی چۆن تێپەڕی و بەچیەوە خەریک بووی لە قوتابخانە. بەڵام نابێ ئەم پێشوازیە بەو شێوازە بێت کە بڵێن چەندت هێنا نمرەکانت چەند بوو دەرچووی دەرنەچووی تاقیکردنەوەکان چۆن بوو لەبەرەوەی ئەم منداڵە خۆی وەکو کارکتەرێک دەبینێ و خۆی وەکو شتێک دەبینێ کە تەنیا دەڕوات بۆ قوتابخانە بۆی دایک و باوکی لێ ڕازی بێ نەک بۆی کە بۆ خۆی سوود وەربگرێت. زۆر گرنگە دایک و باوکان ئاگادار بن کە زۆر بە گەرمی بە شێوازێکی دروست پێشوازی لە منداڵەکانیان بکەن. خاڵێکی تر کاتێک منداڵەکان دێنە لای میوان ئەزانم ئەمە بۆ دایک و باوکێک زۆر ناخۆشە کە منداڵەکان تاقیکردنەوەیان هەبێ یان وانیان هەبێ بۆی بیخوێنن. پێویستە دایک و باوکان ئاگاداری ئەوە بن کاتێک منداڵەکانیان پێویستەوانە بخوێنن دووریان بخەن و لای ژاوەژاوی میوان لەبەر ئەوەی ئەمە کۆبیر و تەرکیزی منداڵەکان تێک دەدات و زیاتر ئاگاداری بابەتەکان و وانەکانیان بن گرنگترە.